حەز دەکەی بە خۆڕایی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بخوێنیت؟ زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی ئاگادارتان دەکاتەوە کە بەرنامەی مینحەی باڵیۆزخانەی ئەمریکا لەبەغدا بۆ خوێندکارانی عێراقی کە بۆ 5 ساڵە سەرلەنوێ رەگەیەندرا. مەرجەکانی وەرگرتن بۆ ئەو خوێندکارانی کە دەیانەوێت لە بەهاری 2017دا داواکاری پێشکەش بکەن. پێویستە لە تاقیکردنەوەی بە کەلۆریدا 85 یان بەرەو سەرتریان هێنابێت. پێویستە توانایان لە زمانی ئینگلیزیدا تاقیب بکرێتەوە و لانی کام بتوانن لێڤڵی 3 ببڕن. ئەو خوێندکارانی بەهۆی تووتیژی و ئاوەرەبوون و ململانە سیاسیەکانەوە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ تووشی زەرەر و زیان بوون یان لە ناوچەی خۆیان هەڵکەنراون دەخرێنە پێش خوێندکارانی ترەوە. www.auyas.edu.krd